بە پێویستمان زانین لە شاری کەرکووک هەڵمەتێکی دابەشکردنی دەمامک و دەستکەش بکەن لە گەڕەکە کوردەکانە دوای ئەوەی کە گەڕە کوردەکان پەرامۆژ کراوە لەلایەن تەندروستی شاری کەرکووکە و کە کۆرۆناژ ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە لەم شاردا بۆیە بە پێویستمان زانی هاوڵاتیانی شارە ئازیزەکەمان تەندروست باش و هەموو لایەک سەلامەت بن. بە دابشکردنی دەستکێش و دەمامک لە گەڕەکە کوردیەکانە دەستخۆشتان لێکەن هیوادارین بۆی بە دووربین لەم ڤایرۆسی کۆرۆنا لەم نەخۆشی ئینشەڵڵا خوای گەورە شیفای هەموو لایەک بدات بۆی خەڵک گەڕێتە سەرباری ئاسایی خۆی و ژیانی ئاسایی خۆی و قەدیقەیە چۆ درێژ دەکرێت تکایە داواکەین لە هاوڵاتیان لە گەڕە کوردیەکان لە کەرکووک شاری کەرکووک بە دوور بن لەم ڤایرۆسە بەردەوام بتوانن هەڵگری دەمامک و دەستکێشی تەندروستی بن. ئەڤروکە ئەم گروپێکی زاخ و کوەکی خۆبەخش ئەمێت ڕابین بۆ پاخشکردنا پرا دەلال ئەف هزراهەنێ یامەڤی گروپی بی کو وەکی بژن پرا دەلال دیت کو gelekî pîs bî em rabîn me biryara xwe da ek dest û ek dil em vê projeyanê encam bidin û pira delal paqij bikin. وانی بۆ چیمە پرادەلال هەڵبژار چینکی پرادەلال جایەکی گەشت و گوزاریەش بەر هەندێ مەسەرەدانە پرادەلال کرد مزانی کە هەندە گەنج دێڕابن پاقشکردنە گوڕابانە پرادەلال بەر هەندێ ئەژی دە بەشدار بی من گەلوانە داکو ئەف پرادەلال هەر دەلال بینە. ئاسن کۆ ئەەکەین و ئەو پاشماوەی ئەو حەداد و فیتەر و خانوتیەکان و ئەم شتانە و بازێ لە کۆمپانیەکان کە ئاسنیان هەیە کە ئەوەی کە بە عەمەلیان نایە ئەینێرن ئێمەش لێرە چەند ساحەیەکی تر وەکو ڕزق هەرێکێک کۆمەڵە مشتری خۆی هەیە ئەیێنن بۆ بانێمە لەسەر ئەم قەپانەیەکمان هەیە لەسەر ئەو قەپانە قەپانیەکەین ئەیێنێرین ئاسنەکان لێرە خۆیان فڕێنە خوارە دووبارە هەم ماتۆڕەکان هەم سیارەکانە قەپانەکەینەوە ئەو کاتێ ئێمە زانین چەند کیلۆیان پێیە. ئەو ئاسمانەی کە بۆمانێت بە شێوەیەک لێرەدایە گرین و کۆگایەکەین دواتر بە سیارەی گەورە باریەکەین و ئەینێرین بۆ مەعمەل ئیتر عادەتەن ئێمە تاوەکو سەعات 4 ئێوارە ئیشەکەین و جاری واشەیە تا درەنگتر ئیشەکەین لێرە ئەمێنینەوە بۆی خەڵکێکەیە درەنگتر ئاسنمان بۆێنن و لێرە ئەمێنینەوە بەڵام عادەتەن مەعمەلەکان لە سەعات 8 تاوەکو 4 ئێوارە ئیشەکەن